لە دوای پەخستنی کارەکانی بۆ ماوەی مانگێک هەوڵەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمانی عێراق سەرکەوتوو بوون و جارێکی دیکە دانیشتنی پەرلەمان با سەرۆکایەتی سەلیم جوبوری بەڕێوەچوو. بەڵام 236 ڕۆژە پەرلەمانی کوردستان پەخراوە و تا ئێستاش لایەنە سیاسیەکان نەیانتوانیوە پەرلەمان کارا بکەنەوە و کۆبوونەوەکانی دەست پێ بکاتەوە. لە ماوەی 2 مانگی ڕابردوودا پەرلەمانی عێراق با خۆناقێکی سەختدا تێپەڕی، ئەویش بەهۆی سەرەڵدانی پەرلەمانتارە مانگرتوەکان و هەوڵدان بۆ سەرنەوەی متمانە لە سەرۆکایەتی پەرلەمان. لە کۆتایی مانگی ڕابردوودا خۆپیشاندەران و لایەنگرانی ڕەوتی سەدر ناوچەی سەوزیان بەزاند و چوونە ناو باڵەخانەی پەرلەمانەوە و بۆ ماوەیەک لە ناو هۆڵی پەرلەماندا مانەوە و بۆ ماوەی مانگێک نەتوانرا هیچ دانیشتنێک ئەنجام بدرێت. لە دوای پەخستنی پەرلەمانی عێراق سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق هەوڵەکانی بۆ کاراکردنەوەی پەرلەمان دەست پێ کردو. لەو چوارچێوێژدا بە مەبەستی گەڕانەوەی پەرلەمانتارە کوردەکان بۆ بەغدا لە ماوەی 2 هەفتەدا 2 جار سەردانی هەرێمی کوردستانی کرد. جگەلەوەش شاندێکی باڵای حیزبی داوا سەردانی هەرێمیان کردو لەگەڵ لایەنە سیاسیەکاندا کۆبوونەوە. هەرچەندە ناوکۆکیەکانی نێوان پەرلەمانتارە مانگرتوەکان و دەسەی سەرۆکایەتی پەرلەمان گەیشتە واستەی کە بەبێ ئامادەبوونی سەلیم جوبوری کۆبوونەوەیەک ئەنجام بدرێت و عەدنان جەنابی بە سەرۆکی پەرلەمان دیاری بکرێ، بەڵام ئەوڵ هێستا نەبووە ڕێگەی لە بەردەم دەست پێکردنەوەی دانیشتنەکانی پەرلەماندا و تەنیا لە ماوەی مانگێکدا توانرا دانیشتنەکان دەست پێ بکرێتەوە. کاراکردنەوەی پەرلەمانی عێراق لە دوای مانگێک لە کاتێکدایە لە 12 تشرینی یەکەمی ساڵی 2015ەوە کە دەکاتە نزیکەی 8 مانگ پەرلەمانی کوردستان پەخراوە و تا ئێستاش هەوڵی جدی نەدراوە بۆ کاراکردنەوەی، تەواوی هەوڵەکانیش لەو بارەوە شکستیان هێناوە. بەشێک لە چاودێران ئاماژە بۆ دەکەن لایەنە کوردەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمانی عێراق یەکەڵوێز بوون و بە ئامادەبوونی ئەوان توانرا پەرلەمان کارا بکرێتەوە، بەڵام لە ماوەی چەند مانگی ڕابردوودا نەیانتوانی هەڵوێستەکانیان بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان یەک بخەن. ئەوەش لە کاتێکدایە بەشی زۆری سەرکردە سیاسیەکانی کورد لە پەیام و وتارەکانیاندا باز لێگەڵوێستی و پاراستنی یەکریزی کوردەکەن. پاش تێپەڕبوونی 8 مانگ لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان ئاماژە بۆ دەکات مەرجی ئەوان بۆ کاراکردنەوەی پەرلەمان گۆڕینی دەسەی سەرۆکایەتی پەرلەمانە، لە بەرامبەریشدا بزوتنەوەی گۆڕان ئاماژە بۆ دەکات بەشداری لە کۆبوونەوەیەکدا ناکەن کە یوسف محەممەد سەرۆکایەتی نەکات. لێرەدا پرسیارەکە ئەوەیە لەگەڵ بوونی شەپۆلێکی ناڕەزایی زۆر لە نێو پەرلەمانتاراندا توانرا لە ماوەی مانگێکدا پەرلەمانی عێراق کارا بکرێتەوە، بەڵام بۆ دەبێت کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان هێندە قورس بکرێ و دەبێت چەند ڕۆژ و چەند مانگی دیکە بخایەنێت. بەرهەم ساڵح NRT